هەڵەبجە زامێکی ساڕێژ نەبوو. 37 ساڵ بەسەر ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەدا تێپەڕی. هەڵەبجە کە بۆتە ناسنامەی گەلی کورد یەکێکە لە دیارترین تاوانەکانی سەدەی ڕابردووی جیهان دوای هێرشیما و هۆلۆکۆستی جوولەکەکان. ڕژێمی باس بە سەرۆکایەتی سەدام حوسێن دڕندانە 5,000 هاوڵاتی لە هەڵەبجە شەهید و هەزاران کەسیشی بریندار کرد کە دوای 37 ساڵ لەو کارەساتە هێشتا کەس و کاری شەهیدەکان ناڕازین و بریندارەکان بێچارەسەرن. جگەلەوەی سەدان منداڵی ونبوو بێچارە نووسن و نازانرێت چیان بەسەر هات. بەهۆی کیمیابارانی باسەوە ژینگە و ئاو و هەوای خاکی هەڵەبجە زیانێکی زۆری بەرکەوت. کشتوکاڵ و باغداری زیانی زۆریان بەرکەوت. هەرچەندە میدیا و ئاژانسە جیهانیەکان لە دوای ڕوخانی باسەوە زیاتر گرنگیان بە هەڵەبجە داوە، بەڵام هێشتا برینەکان ساڕێژ نەبوون. ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و ئەنجامدانی پرۆژە و خزمەتگوزاریەکان وەک خەڵکەکەشی دەڵێن هێشتا زۆری ماوە و لە ئاست چاوەڕوانی و قوربانیدانەکاندا نین. با پارێزگاکردنی هەڵەبجە هێشتا لە بەغدای و گرفتی بۆ دروست دەکرێت. هاوکات ڕێگا نادرێت یاسای بە پارێزگابوونی پەسەند بکرێت. لەسەر ئاستی عێراقیش هێشتا پەرلەمان و حکوومەت تاوانەکان بە جینۆساید نەناساندووە. جیالەوەش هێشتا دەسەڵاتی بەغدا ئامادە نییە داوای لێبوردن لە گەلی کورد بکات بەرامبەر بە کارەساتی هەڵەبجە و کۆمەڵکوژی ژن و منداڵ و خەڵکی بێتاوان. لەسەر ئاستی جیهانیش هەرچەندە دۆسیەکە ناسێنراوە، بەڵام هێشتا بڕیارێکی نێودەوڵەتی دەرنەچووە تا بکرێتە بنەما بۆ ئەوەی هیچ کام لە وڵاتان دەست بۆ کۆمەڵکوژی گەلی کورد نەبەنەوە. لەسەر ئاستی ناوخۆش هێشتا هەڵەبجە وەک پێویست خزمەتگوزاری بۆ نەکراوە. دوای بە پارێزگابوونیشی گرفتی نەبوونی هەلیکار و نەبوونی وەبەرهێنان لە سنوورەکە و نەکردنەوەی مەرزی نێوان دەوڵەتی سازان و چەندینی تر ڕێگری کردووە لە بەرەو پێشچوونی ناوچەکە و گەشەسەندنی. هەر بۆیە دوای 37 ساڵ هەڵەبجە هێشتا زامێکی ساڕێژ نەبووە و ساڵانە لە 16 سێدا ئەو برینە جارێکی تر دەکولێتەوە.